خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ. ئەم شەو لەگەڵ هاوکارانم میوانی مۆنۆمنتی هەڵەبجەی کەمتر لە مانگێکی ماوە ئێمە جارێکی تێرە و برینە ساڕێژنەبۆی هەڵەبجە لە هەموو کوردستان یادی بکەینەوە. ئێمەش هاتووین دەپرسین ئایا پارێزگای هەڵەبجە تەنها تایتڵێکە و بێناوەڕۆک وەکو خۆیان ئەڵێن خۆزگە هەر قەزا بووینایە و بەڵام خزمەت بکرابای نەوەک پارێزگا و کۆمەڵێک بێ خزمەت گوزاری و کۆمەڵێک ئاستەنجی جۆرا جۆر. ئێمە لە 16 سێجارێکی تروێ ڕای ڕێزگرتن لە شەهیدان و قوربانیان و ئەو ماڵوێرانەی بەسەر هەڵەبجە و هەموو کوردستاندا هات فرمێسکە ڕێژین ئەی بۆ خزمەت گوزاری ئەوانەی لە 88 لەدایک بوون گەورە بوون و بوون بە پێشمەرگە و شەهیدیش بوون، بەڵام هێشتا هەڵەبجە وەکو پێویست خزمەت نەکراوە. ئەمە قسەی هەڵەبجەیەکانە بە منیان وتووە. منیش ئاراستەی میوانە بەڕێزەکان یەکەم هەریەک لە بەڕێزان بەڕێز کاگازات تۆفیق بەسپاسەوە پارێزگاری هەڵەبجە، هەروەها بەڕێز کاک شاهین حەمەڕەزا جێگری پارێزگاری هەڵەبجە، هەروەها بەڕێز کاوە شێخ عەلی جێگری پارێزگاری هەڵەبجە، هەروەها بەڕێز سەید حکمەت سید حەکیم سید مەجید سەرۆک شارەوانی هەڵەبجە و هەروەها سەعید سەید قادر بەڕێوەبەری گشتی کارەبای هەڵەبجە و دکتۆر ئازاد موستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە. زۆر زۆر بەخێر بێ سوپاس بۆ قبولکردنی و میوانداری. کاگازات خۆزگار قەزا بوونایە و خزمەت بکرابان یاخود هەر تایتڵێکە هەڵەبجە و تەواو. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ هاوکارانم لێرە. من پێم وایە بێجگە مۆساتانێکە مۆساتی خەدەمی بۆ براگەر مایکەکە بەکاربێنیت کاگازات. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ هاوکارانم و هاوکارانی بەڕێستان. من پێم وایە بێژگە ئەم مۆسە خەدەمیانە کە پێوتێت کارەبا، پێوتێت تەندروستی، پێوتێت شارەوانی، چەندین مۆساتی تریش هەیە، پێوتێت تەربیە، پێوتێت شەیدان، پێوتێت بەڕێوەتی گشتی شارەوانیەکان. هیوادارین لە سیلسلەی بەرنامەکانی خۆتانە بەسەریان بکەنەوە. من بە حقیقەتێک باس بکەین لەژێر مەبدەئی ئەلئیحسان بالتەمام. من خۆزگە بەوە ناخوازم هەڵەبجە قەزا بێ. سوپاس بۆ حکومەتی هەرێم، سوپاس بۆ هەموو لایەنە سیاسیەکان، سوپاس بۆ هەموو فراکسیۆنەکان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە کە هەمویان هەڵەبجەیان کردووە بە پارێزگا. هەڵەبجەیەک لایەنی سیاسی نەیکردووە، بەڵام کە بووە بە پارێزگا نابێ جێمان بێڵن و هەواڵە بەخوامان کەن، نابێ جێمان بێڵن و لامان لێ نەکەنەوە، نابێ جێمان بێڵن و دەستی خزمەت گوزاریوان بۆ درێژ نەکەن. قەزا بووین لە قۆناغێکی ئیداری مؤسساتی تایبەتیایە، ئێستا پارێزگاین لە قۆناغێکی ئیداری مؤسساتی تایبەتی ترایە. بۆیە بەڕاستی کە ئێمە کراین بە پارێزگا ئەبێ ئیحسان و بیتەمام پارێزگا بین. دەوڵەتی عێراقی فیدراڵ لامان لێ ناکاتەوە بەهەرحاڵ، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بێ لامان لێ بکاتەوە. چونکە ئێمە هەڵەبجەین، ئەوانیش بە فەخرەوە خۆیان بە هەڵەبجە ێزانن. مەئساتی هەڵەبجە، نەهامەتی هەڵەبجە زۆر گەورەیە. لە هەڵەبجە دوو بوعەتەیە حەزەکەم باسی بڵێ. یەکەمیان نمونەی عایلی قوربانیدانی ئەنفارت دەوێت لە هەڵەبجە هەیە، نمونەی خێزانی چیمیابارانت دەوێ یەک تاقالی ماوە، یەک کەسی ماوە، دوو کەسی ماوە لە هەڵەبجە بە هەزاران خێزان هەیە. نمونەی قەسفی ناپاڵبوو ڕاژیمەت دەوێت لە هەڵەبجە هەیە. واتە دەوڵەتی عێراقی لە بیستەکانی سەدەی ڕابردووە تا ڕۆژی 5 سینەوەی یەک کە ئینتیفاضە بووە هەرچێکێکی تاقی کردبێتەوە هەڵەبجە بەشی شێری لە نەهامەتیەکان لە کۆسکەوتەکان هەیە. بۆیە لاکردنەوە لە هەڵەبجە ئیحسان و بیتەمام ئەمەیە. چۆن؟ بەڵێ من مؤسساتم هەیە بێ مدیرێتی عامی ڕێگاوبانە، بەدەست حکومەتی هەرێمی کوردستانە بۆ بۆم ناکاتەوە. من مدیرێتی عامی گومرگم هەیە، ئەم مدیرێتی عامی گومرگە ئەگەر سەیری بکەی یعنی هەموو شتێکی تەواو بووە، بۆ مدیرێتی عامی گومرگم بۆ ناکاتە بواری پراکتیکەوە. واز لە دەوڵەتی عێراقی فیدراڵی بێنە. من بعدی دووەم کە باسی یەکەم خصوصیەتی هەڵەبجە لە خصوصیەتی شار و ناوچەیەکە ناچێ. شوێنەکەی ئەنفالی هەیە بەس چیمیابەرانی نییە، شوێنەکەی چیمیابەرانی هەیە بەس ئەنفالی نییە، شوێنەکەی چیمیابەران و ئەنفالی هەیە بەس خێزانی بەڕاجیمە و خێزانی بە تۆپ و بەناپاڵم نەبووتە قوربانی. بۆیە بەڕاستی قیمەی تراژیدیا، لوتکەی تراژیدیا، تۆپی تراژیدیا لە هەڵەبجەیە. ئەخیر قسەیەکەم مەمنون دەبم. حکوومەتی هەرێم ئێستا مانگی کەمتری ماوە بۆ 16 سێ. حکوومەتی هەرێم نابێت لە 16 سێ و پێش 16 سێ لە هەڵەبجە بکاتەوە، ئەبێت دایمە لای لێ بکاتەوە. حکوومەتی هەرێم ئەم خاڵانە خەیرە بەردەستی کە زۆر منیش بەبەستمەوە بوو، ینی ئەو ضرورەتانەی کە ئێستا ئەو ضرورەتیانە. حکوومەتی هەرێمی کوردستان زیای لە ساڵێک و 4 مانگە 31 ملیار دیناری داناوە بۆ پردی تۆقوت دراوە بە تەندەرین وەرگیراوە بۆ نایەن پاچی لێبن. حکوومەتی هەرێم لە
مەرزێک لە مەرزەکان کە لەناو پارێزگای هەڵەبجە عایدی پارێزگای هەڵەبجە پێ مەرزی پشتە بەس داهاتی 2022 مەرزی پشتە یەک لەسەر چواری بۆ جادەکەی تەرخان بکات داهاتەکە بێ بە 4 قات بۆ نایکە. سێ مناڵانی ونبوو بۆ یاسایەکی بۆ دەرناکە مناڵانی ونبوو چەند مەئساتمانەیە چەند تراژیدیە ئەو دایک و باوکە ئامێزی منداڵەکەی بگرێت کە ئەدۆزرێتەوە سێرەکەی تراژیتر دڕوتیەکە ئەوەی کە ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوای بینی. چوار ماڵی کەس و کاری چیمیابەران هەیە حکومەت وعدی پیاوە خانووی بۆ بکە سلفەیەکی یاوەتێ ما باقی دینارێکی ناوەتێ قەرزی چیمەندۆیە قەرزاری لمە قەرزاری مسەلەحی خانوەکەیەتی قەرزاری دەرگاو پەنجەرەیە. 5 ماستەر پلانی هەڵەبجە. 6 کەوتم مناڵانی ونبوو کەوتم باڵین ماستر پلانی هەڵەبجە وتمان پردی تۆخوت وتمان پشتە یەک خاڵی زۆر گەورەیە لەسەر میلاکی قەزای هەڵەبجە نابێ بە پارێزگا ئەگەر تۆ 500 دەرچوو 500 خریج 500 دەرچووی ماحەت دەرچووی بەکالۆرێز تەلەبەی دکتۆرام هەیە لە هەڵەبجە دەیان ماستەرمێ تاین نەبوون تکایە حکومەت هێرێم 500 بۆ 750 کەسم بۆ تاین کە بۆ میلاکی هەڵەبجە کە بە حەقەت میلاکی هەڵەبجە ئەبێ 1326 کەس تاعین بکە بە پێی میلاکی پارێزگا و ستاندار. من حەوەزارم بۆ مەکە قەیرانەیە 500 بۆ 750 بۆ بکە پردی تۆقوت تەواو بۆ 31 میلیارە کە خستە بواری جێبەجێکردنەوە لە عەرەبانەیەکەوە بۆ ئوتێلەکەم بۆ مەطعەمەکە بکاریە بێ بۆم بکە مەرزی پشتە داهاتی 2022 یەک لەسەر چواری لە جادەکە بۆ سەر بکە داهات زیادەکە بۆ خۆت ماستەر پلانم بۆ بکە بعد نەڵێن ئەمە تەجاوزە نەڵێن ئەمە زیادە ڕۆیە یاسایەکم بۆ مناڵانی ونبوو بۆ دەربکە بۆ ئەوی کە مناڵ دێتەوە مەئساتر تراژیتر ڕووی خەڵک کە لە سەی سادق دەرەچی لەو ڕێگا دەرەچی کاگاسات بە ڕێزە سەرۆکی حکوومەتی ئەو پارێزگایی بە بچووکراوەی چێ نووسراوەکانی تۆ هیمالەکە چێ خەمەکانی تۆ لە باوەژ ناکرێت چێوەکە و گۆرانی کەڵێ بە تەنیا جێمەهێڵە لەم شەو زریان دەمچێنێ هەر بەڕاستی شێ ئێوە جێهڵێ ئێستا پێ دەڵێ بەڕاشکاوی خاڵی شەشەم ناکرێ خێزانی چیمیاباران یەک کەسی ماوە دوو کەسی ماوە وعدی خانوت پێداوە سلفەیەکە داوەتی ماباقی ڕاگیراوە خەڵک ئەچێتە سەری بۆ قەرزی چیمەندەوە بۆ قەرزین. من پێم وایە حکوومەتی هەرێم باوشی هەمومانە و حکوومەتی هەرێم مەسئولی هەمومانە و حکوومەتی هەرێم هەڵەبجەی کردەوە بە پارێزگا بە هەموو ڕەنگی سەوز و زەرد و سوور و سپی و شین و مۆرەوە کە من هەموو فراکسیۆنەکان جێی تەقدیر لای من چونکە شەڕی بە پارێزگابوونی هەڵەبجە لە بەغا و شەڕی خزمەتگوزاری هەڵەبجە لە هەولێر هەموو ڕانکاریکەن حکوومەتی هەرێمە ئەبێ کتابەکەی من نووسراوەکەی من تەڵەبەکەی من ئیهمال نەکا. من ئەمە 11 پەڕەیە سێ بە 11 پەڕەی یاداشتماوە بە حکوومەتی هەرێم هی 2019 هی 2020 هی 2021 کە بەڕاستی من بەڕێز جەنابی کاکشەکاوە تیا مانوبوون نییە سەربان بەسەر هەموو سەفارەتەکانە کردووە و وەزارەتەکانی ڕۆشتین ئەمە یاداشتی هەڵەبجەیە. تکایە حکوومەتی هەرێم ئەو وعدەی 2 ساڵەمەوە پێش نوێنەری پەرلەمانی دوێنەری هەڵەبجە لە پەرلەمانی کوردستان قسەی کرد لە سا 20مان بۆ جێبەجێ بکەن مەمنونتانین. زۆر سوپاس. زۆر باشە گفتوگۆی زیاترەکەین قوربان کاکشاین بەڕێستان ئەو خەڵکی دی ڕوو لە بەڕێستەکە ڕۆژانە چی جواب بدەیتەوە لە چیا زۆر گرفتان هەیە لە چیا ئەتوانن بڵێن مەسەن ئەم شەو لە بەرنامەکەیە بڵێ ئەمەمان کردووە بەڵام ئەمەمان نەقسە. زۆر سپاس سەرچاوەرێکتان کێشیان بڕاتن و زۆر سپاسی هاوڕێیان مەکەن کە لێرە بەشدارن لەم توێژەیە. دیارە ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە و ئازادی شارەتی پێدا ئێمە کەم و کوڕیمان زۆرە بە تایبەتی ئەو قسەی کە جەنابی کردی ئەڵێ ناکرێ ئێمە پارێزگای هەڵەبجە لەسەر بە قەزابوونی هەڵەبجە میلاکاتی ئەوان بکەین ئێمە لە ڕووی میلاکاتەوە زۆر کەم و کوڕیمان هەیە لە ڕووی دەوایرەکانەوە هەندێکیان هەتا ئەم تەقەیەکە قسە لەگەڵ جەناب دەکەین سربەخۆن نین لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی سلێمانی هەر بەڕێوەبەرایەتەکان لە چه وحدەی ژمێریاریان بێ چی یەکەی ئیداریان بێ پەیوەندیان بە سلێمانیەوە هەیە لەبەرەوە خەڵک معاناتی زۆری هەیە لەو ڕۆوە ئەگینا هەڵەبجە ئێمە شارێکین ڕاستەکراوین تە پارێزگای ئەمە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و ئەوە مەکرەمەیەکە بە خوێنی شەهیدانی ئەم شارە دراوە ئێمە هەموو شانازی بۆ ڕۆژەواکەین کە هەڵەبجە بۆ تە پارێزگا و زیاتر گرنگی پێدێ بەڵام ئێمە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکی حکوومەت لە جێگری سەرۆکی جێگری حکوومەت بەڕاستی بە گرنگیەوە بڕوانە هەڵەبجە لە وێران بوونەوەی شاری هەڵەبجەوە کە لە ساڵی تۆ زۆر نیگەرانە کاوەک جێگری پارێزگار مەسەڵەن کە خەڵک پێت بڵێ یان خۆت بیرەکەیتەوە ئەو میلاکاتە بەڕاستی ئێمە زۆر کاریگەرەیە چونکە ئەم شارەی ئێمە نزیکی 5-6 هزار دەرچووی جامیعی هەیە
بەڵام نەتوانرا وەکو پێویست میلاکمان بۆ دابمەزرێن. ئێمە ڕاستە هەندێک دەوایر هەندێک وەزارەت توانیوێتی نزیکی ئەوەکو کاروباری کۆمەڵایەتی وەکو ژینگە وەکو گەشت و گوزار وەکۆمان کۆمەڵی خەڵکیان بۆ دامەزراندووە، بەڵام لە ئاستی تموحی ئەم شارەیان نییە. ئێمە بەتاڵێکی زۆر لەم شارە هەیە، هیچ شکاریتیان نییە، لەبەرەوە میلاکات بۆ ئێمە زۆر زەرورە. هەندێک دایرەمان هەیە، ئێمە دایرە بەتەرەمان هەیە هەتا ئێستا لەم دقیق ساکەم پەیوەندی یەکیش مێرەی لەگەڵ سلێمانی هەیە بە دوو مۆزەف ڕەنگە بتوانێت سەربەخۆی خۆی وەرگێ بۆمان دانانن. ئێمە دەوایرمان هەیە وەکو گەنجینە لەم ماوەیە داوایان کردبوو چەند کەسێکیان بۆ دابمەزرێنن ئەگەر بە ڕۆژانەش بێ بۆی بتوان هەندێک دەوایری هەڵەبجە هەیە ڕوبڕێ ئەوان بێتەوە ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن، بەڵام ئەوەشیان هەر بۆ نەکردین. ینی ئێمە زۆر لە زۆر دەرگامان داوە، زۆر هەوڵمان داوەشت بۆ هەڵەبجە بکەین، بەڵام وەکو پێی جوابمان نادرێتەوە. زۆر باشە کاک شێخکەوە بە ڕێزیشتەر جێگری پارێزگاری ڕۆژانە چی تۆ ئازارەدا وەک جێگری پارێزگار لە شاری هەڵەبجە؟ بەناوی خی گەورە و میهرەبان، سپاس بۆ جەناوی پارێزگار جەناوی کاکشایەن جێگری پارێزگار. لە ڕاستیە من ئیزافتەن بۆ قسەکانی جەنابیان هەندێک باسی تر بە سەراحەت ئەمەوێ بیکەم کە خەڵکی ئێمە و ئێمەش یعنی کە لێرا دانیشتوین بە بەڕێوەبەرە گشتیەکانەوە بێهیواش بووین لە بەڵێنەکانی حکوومەت و حتا لە یاساکانی پەرلەمان. ئێمە هەر لە ئێستاوە تاوەکو 16 سێژ ئەگەر ئالێرا دانیشین ئەنجومەنی وەزیرانیش بێنێنە ناو ئەم هۆڵە جگە لە بڕیارێک لەوە ناچێت زیاتر هیچمان بۆ بکرێ، یعنی بڕیارێکیان پێ دەرکەین. کێشەکە لەوایە کە بڕیارەکانیش دەرەچێ کە یاسا دەرەچێ بۆ هەڵەبجە، نە پەرلەمان دەسەڵاتیەوە هەیە کە یاساکانی خۆی بە دوواداچوونی بۆ بکاو بیخاتە بواری جێبەجێکردن، نە ئەنجومەنی وەزیران بڕیار و فەرمانەکانی خۆشی جێبەجێەکە سەبارەت بە هەڵەبجە. نمونەی زۆرمان هەیە لەم بابەتە. ئێمە لە ساڵی 2014 کەوە 9 ساڵ تێپەڕی کردووە یاسای پایتەختی ئاشتی یاسای ژمارە 23 یا بڕیاری ژمارە 23 دەرچووە بۆ هەڵەبجە تاوەکو یاسای یەک خاڵی لەو بڕیارەی پەرلەمان جێبەجێ نەکراوە. یاسای ژمارەیەکی ساڵی 2015 کە ئەویش نزیکەی 8 ساڵە لە 5/2 دەرچووە 5/2 2015 تاوەکو ئێستا یەک مادەی جێبەجێ نەکراوە لە یاساکە. تایبەتە بەچی؟ تایبەتە بە پێکێنانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە و سەرپێخستنی پارێزگای هەڵەبجە و دانانی بودجە بۆی و دانانی بەڕێوەبەرایەتی گەشتیەکان و ئەنجومەنی پارێزگا و زانی ئێستا ڕەنگە گەنجێک لە هەڵەبجە گوێ لە ئێمە بگرێت لە بەرنامەکەی ئێمە. گرنگە ئێرە پایتەختی ئاشتی بە یاسایەکی پەرلەمان، گرنگە پێکاتە ئیدارەکان، بەڵام ئەزانی خەڵک سەرمایەتی، ئەزانی هەزاران گەنجە سەیری ئێمە کات دینارێک لە جیرفانیان نیە. من لە سەید حەشیمە پرسم دوایی مثلا فڵان و شقامەکان قیر و کۆنکرێت نیانی ئەمانە تایتڵی ڕەمزی نەزانی خەڵکی هەڵەبجە بێزارن لەمانە تەواوی کەم کە ئەڵێن پایتەختی ئاشتی کۆمەڵێک بنیەی تەحتی پێویستە کە ئەنجام بدرێ، ئەو هیچی تیانە کاڵین یاسای پارێزگای هەڵەبجە بودجەیەکی تایبەتی هەیە بۆ پارێزگای هەڵەبجە لە مادەی 8 ئەو بودجەیە نییە، وجودی نییە. کاڵین بڕیاری ئەنجومەنی وەزیران دوای ئەوە ئەگەر بڵین ئەنجومەنی وەزیران اعتراف بە پەرلەمان ناکات بۆ جێبەجێکردنی یاساکان یاخود بڕیارەکان، ئەنجومەنی وەزیران خۆی بڕیاری ژمارە 24 دەرکردووە بۆ سەرپێخستنی پارێزگای هەڵەبجە خۆی جێبەجێ نەکردووە. ئەنجومەنی وەزیران ساڵی 2007 لە 16 2007 بڕیاری ژمارە 104 دەرکردووە کە 6 خاڵە، یەکێک لە خاڵەکان کە تایبەتە بە پێکێنانی ئەو بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیان و دابینکردنی میلات تاوەکو ئێستا خۆشی جێبەجێی خاڵەکانی خۆی نەکردووە، سەردانی بەغدای نەکردووە بۆ پێکێنانی هەڵەبجە. یعنی ئێستا ئەگەر قەرارێکی تریش بدرێ ئێوە ئەگەر قەرارێکی تریش بدرێ من بە کورسات ئەڵێم با بچێتەوە بۆ ئەو دیدارانەی کە کردوێتی ساڵی 2018 2019 20 21 22 حەڤە 16 بزانە لەگەڵ ئێستا کە ئێمە دانیشتوین هیچ لەو خاڵانەی کە باس کراوە تاوتوێ کراوە، هیچ لەو بڕیارانەی کە ئەنجومەنی وەزیران بڕیاری بۆ داوە هیچی کەوتێتە بواری جێبەجێکردن بە تەئکید نا. ساڵێکی کەش ئەم وەختە 2023 ئێمە ئاوا دانیشتینەوە من دڵنیاتانەکەم ئەگەر بە شێوازێکی جددی حکوومەتی هەرێمی کوردستان تا 16 سێ بە فعلی ئەو خاڵانەی جەناوی پارێزگار باسی کرد بە ئیزافەتەن بۆ مەرزی سازان نەیخاتە بواری جێبەجێکردن دڵنیا بە ساڵێکی کە وەکو ئێستاوایە. بەڵام سەرکیترین گرفتی ئەمە با من وەکو جێگری پارێزگار وەکو کاروباری هونەری باسی کەم، ئێمە لە گرفتی سەرەکیمان بودجەیە. ساڵانی ڕابردوو گرفتەکەمان یەک پارچە بوو، ئەیژەوە بوو پرۆژەکانمان ناکەونەوە بواری جێبەجێکردن تەرخانیان بۆ نییە. بەڵام ئەم ساڵ
گرفتەکە گەورەترە، گرفتەکە ئەوەیە نەختینە نیە لە بانقەکانە. ئێمە 43 ملیارمان بۆ تەرخان کردراوە ساڵی 2022 لە 43 ملیار 4 ملیار خەرج کراواتە لە سەدادەی ئەو بودجەی کە هەمان ئەم لە سەدادە ئەکاتە بە پۆین 4 بودجەکە. هەر هەموو ئەو بودجەی کە من باسی یەکەم هی ساڵی 2021 بووە، واتە لە ساڵی 2022 یەک پرۆژەی تازەمان نەبووە، لە ساڵی 2020 یەک پرۆژەی تازەمان نەبووە، لە ساڵی 2019 نەمان بووە، بۆ 2023 نامان بێ. ئەمە گەورەترین گرفتە کە هەڵەبجە بەدەستی و ئەناڵێنێ و باجی قەزابوونیشێتی. من لەگەڵ ئەوان نیم کە هەڵەبجە بگەڕێتەوە بۆ قەزا، چونکە کاتی خۆی کە قەزا بووە دە ئەوەنەی ئێستا زوڵم و نادادی بەرامبەر کراوە. زۆر باشە. کاک سەید حەکیم، مرتاحی لەوەی لە هەموو کۆڵان و شەقامەکان لانی کەم لە ناو پارێزگای سنتەری پارێزگا قیر و کۆنکرێت بێت، مەسەلەن ئاو ڕووی بۆ کرابێ وەکو پێویست خزمەت کرابێ کە ئەڕووی بەناو کۆڵانەکانیە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، من ئەمەیە سەرەتا بڕۆم بۆ ئەگەر ئەو مایکی تر بەکاربێنی مسپاس دەکەم بۆی هاوکارانمەوە چاک بکەن. سەرەتای دروستبوونی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان کەوا دروست بوو لەسەر ئەساسی خزمەتگوزاری دروست بوو. ئەو بوو پلانێکی 4 ساڵی دانا بۆ هەموو وەزارەتەکان و وەزارەتی شارەوانی ئێمەش کەوا گشتانیکی کرد بۆ سەرجەم شارەوانیەکان کەوا پلانی 4 ساڵەدان. ئێمە تقریبان ئەگەر بڵم ماوەی 1 مانگ مەشغوڵی پلانی ناو شارکێشە و گرفت و کۆڵانەکان و شقامەکانی هەڵەبجە بووین بۆ ئەوی کەوا دەرخستە و پرۆپۆزۆڵ ئەوانە دروستکەین بۆەوەی ساڵانە هیچ نەبێت هەر لەو پلانەکە دانراوە بە پێی پێویست ئەو پرۆژانە بخرێنەوە کار. طبعاً تا ئەم دقیق قسە لەگەڵ جناب تاکەم یەک پرۆژ لەو پرۆژانەی کە ئێمە خستومانەت هێن نەکەوتوێتە حاڵەتی جێبەجێکردنەوە. کاک سەید حەکیم، خۆتان بە دوای پرۆژەکانە ناچن یان جوابتان نادرێتەوە، ینی گرفتەکە لەکوێ؟ بە دوای پرۆژەکانە چۆنە؟ ئێمە پرۆژەکان تەقدیمەکەین. مەسڵ ئێمە ئێستا 2 جۆر پرۆژەمان هەیە. هەندێکمان پرۆژی و بەرهێنانی وەزارەتی شارەوانی تەسلیمی وەزارەتی شارەوانیەکەین، هەندێکیان بۆ پەرپێدانی پارێزگاکان تەسلیمی کاک ئازاد و برانی جێگیری ئەەکەین. ئەوانی ترەبان بە دوواداچون بۆ ئەو پرۆژانەکەن. یانی تۆ پلانی تەواوەتیت خستۆتە ڕوو حازرە ئێستا کەسێک هەبێ خێرخوایەکە کۆمپانیایەکە بەڵندەرێکە هەر کەسێکە تۆ پلانت هەیە؟ هەر کەس بێت ئێستا پلانمان حازر و تەسلیمی جنابی کاک ئازاد و کاک شەهێن و کاک شەخاومان کردووە و ئەوەیشی کە پێویست بۆ نردومانە بۆ وەزارەتی شارەوانی. زۆر باش. قوربان جەنابەت وەکو کارەبا، ئێستا ئێمە ترسمان هەیە لە پڕ کارەبا ببڕێ. کارەباکەتان هەرەوێت کە لە کۆنتترۆڵی کارەبای هەرێم بڕیاری لێدرێ و لە چەند ڕۆژ پێش 16 شتێک سعاتەکانی زیاد دەکەن ویتر تەواو. زۆر سپاس. من حەزەکەم تۆزە ڕوونکردنەوە بم لەسەر کارەبا لەوانەیە تایبەتمەندێتی کارەبا جیابێت لە سێکتەرەکانی تر لە پارێزگای هەڵەبجە، چونکە بەڕاستی کارەبا تۆڕێکی بەرفراوانی تێکەڵە لە هەموو پارێزگاکانە. لەوانەیە لە چەند شەماڵ بەرهەمهێنرێ گاتاڵەت لە مەخمور بەرهەمهێنرێ لە هەولێر بەرهەمهێنرێ لە سلێمانی بەرهەمهێنرێ بە ناو ئەم شارانە ئەڕوە. لەبەرەوە کارەبا زۆر بەسراوەتەوە بە یەکەوە، یعنی کارەبا لە هەموو دنیا سنترالایزە، یعنی با بڵێن مرکزی ترە تاوەکو ئیشەکانی تر. ئێمە گەر هەر خەلێک لە هەر شوێنێکی کارەبا هەبێ لە هەموو شارەکان ڕەنگەیاتەوە، چکە جەناب لەوانەیە هەموو خەڵک بزانێ کە ئەم کارەبایە بە نیسبەتێک دابش کراوە بەسەر پارێزگاکانە. بۆ نمونە پارێزگای سلێمانی نیسبەتی خۆی هەیە، پارێزگای هەولێر نیسبەتی خۆی هەیە، پارێزگای دووەکو گەرمیانش نیسبەتی خۆی هەیە. ئەگەر تۆ کارەبا کەم بوویەوە مادام نیسبەتی خۆتە لە تۆش کەمە بێتەوە، یعنی ئەگەر لە دووەک کەم بێتەوە وێزگەیشی بەرهێنان لە دووەک ئیژنەکە نیسبەتە عامەکە کەمە بێتەوە کەواتە تۆ حیسەکەی تۆش کەم بوویەوە. ئەگەر لە چەمچەماڵ ئیژنەکە بە هەمان شێوە لە هەولێر و لە دووەک و لە گەرمیان و لە سلێمانیش ڕەنگەیاتەوە. ئێمە لەبەرەوە بەسراوینەتەوە بە تۆڕێکی گەورەوە کێشەی کارەبا کێشەیەکی گەورەیە ئەگەڕێتەوە بۆ چەند هۆیەک. یەکێک لەوانە کە بەڕاستی پێویستی بە بودجەیەکی زۆر گەورە هەیە کە پێویستە وەزارەتی دارایی کۆمەکی ئەو با بڵێن پشتیوانی بکە بۆ وەزارەتی کارەبا یا وەزارەتی سامانە سروشتیەکان. چەند کاتژمێر لە هەڵەبجە و کارەبا هەیە؟ هەر وەکو ناو سلێمانی هەرەوەە هیچ فەرقێکی نییە لەگەڵ سلێمانیە. ئێمە حیسەکەمان لەگەڵ سلێمانی تێکەڵە، گەڕێکێکی عقاری و گەڕێکی هەڵەبجە فەرقی نییە. یعنی جەدۆلێک هەیە کە ڕێک خراوە لەلایەن کۆنتترۆلی سلێمانیەوە، کۆنتترۆلی سلێمانیش بەسراوەوە بە کۆنتترۆلی ناوەندی هەرێمەوە. هەموو جەدۆلەکە هەموو سەعاتێک و هەموو کاتێک لە بەرچاوی هەموو مانایە. ئەوەی کە لە هەڵەبجایە هەر من وەکو خۆم
بەڕێوەبەری تەکنیکمان هەیە بەڕێوەبەری پلانمان هەیە بەڕێوەبەری دابشکردنمان هەیە بەڕێوەبەری وێزگەکانمان هەیە بەڕێوەبەری کۆنتترۆلمان هەیە مەسوولیستیانی ناوشارەکانمان هەیە هی نەقسە چییە ینی خۆت پلانت هەبوو بێت و ئامادەت کرد بێت و بەڵام حکومت بۆت نەکا ئەمە جانبێکی تریت یان جانبی یەکەمی ویستمان ئەمە ڕوونکەینەوە کە ئێمە لەگەڵ سلێمانیا هیچ فەرقمانیە و بە وردی شاودێریەکرێ و داتاکان هەمووشی تۆمارەکرێن لە هەموو وێزگەکانە داتا تۆمارەکرێ لە هەموو شوێنێت تۆمارەکرێ و جەدۆلێکیش دانراوە ئێمە دڵنیان ئەو جەدۆلە جێبەجێکردنی لە دەستێکی ئەمینایە بەڵام شێوەی جێبەجێکردنی کارەبات چونکە دوو باڵانسە بەرهەمهێنان و سەرفکردن هیچ کاتێک بەرهەمیانان دقیق تۆ نازانی بڵی بە تەواوی ئەوەنەیە لە هەمان کاتابژدانی سەرفکردن ئەوەنەیە چکە لەوانەیە فیدەرەکان با بڵێن خەڵک زۆر بەکاربێنێ حکومەتی هەرێم پێویست بوو پێویستیشە بۆ سەرانسەری کوردستان ئەمە تایبەت نییە بە هەڵەبجە پێویستە سوتەمەنی دابینکە بۆ ئەوەی بەرهەمیانان بەرز کاتەوە توانای بەرهەمێنانی ئێستا حکومەتی هەرێم با بڵێن وەزارەتی کارەبای 4000 مێگا بەرهەمەهێنێ پێویستی خەڵک 1000 مێگایە ئەم 1000 مێگا وەزارەتی کارەبا ئامادەیە هەموو بنیەی تەحتی وەزارەتی کارەبا لە وێزگە لە خطوتی نقل لە محەتاتی ثانەوی لە شەبەکە لە محاولەی گەڕک لە هەمووی ئامادەیە ئەوەی کە جەناب تەفەرمی لە 16 ساعتێ زیاوکەین حکومەتی هەرێم هەر کاتێ پارە تەرخان بکە هەر کاتێ گاز دابین بکە غاز دابین بکە وەزارەتی کارەبا توانێت هەموو مناسبێک جەژ نەتوانێت 3 ڕۆژ هەرسێکی کارەبا بە یعنی ئەمە لەوە نییە با بڵێ لە وەزارەتی کارەباش لەسەر وەزارەتی کارەباشەوە دابینکردنی بودجێ دابینکردنی غازە دابینکردنی غازە ئەمە ئەگەر نازانم ماوە ما بێ ئەمە بەڵێ فەرموو ئەو بەشەکەی تری مەسەلە هەڵەبجە پێویستی بە چییە هەڵەبجە پێویستی بە چییە هەڵەبجە من حەزەکەم خەڵک بزانێ ئێمە وەکو کارەبا تەنها لە ساهەشتی داهاتی کۆکردنەوەی خۆمان ئەیانێ بۆ پرۆژە بۆ خۆمان ینی لە سانەوەی داهات و کۆکردنەوەی کارەباش ئەچێتەوە بۆ وەزارەتی مالیە وەزارەتی دارایی بۆ مەسەلەی بودجە و بودجە و ئەو شتانە بەکارێنێ ئێمە لە سادەی بەکارێنین بۆ خۆمان لە ساهەشتی بۆ پرۆژێ هەموو کەسیش دەزانێت پارێزگای هەڵبجە پارێزگایکی فەقیرە نە مەعاملێکی گەورەی وایتەیە نە شوێنی گەورەی وایتەیە لەبەرەوە پارە کۆکردنەوە لە پارێزگای هەڵبجە نیسبەتێکی زۆر قورسە لەگەڵ ئێران ڕێکەون قرس نییە ئێمە پێشنیاریشمان کردو جەنابی پارێزگار لێرەیە من خۆشم لەگەڵ جەنابی پارێزگارە چوونەتە وەزارەتیش ئێمە ئەگەر وەزارەت حکومەتی هەرێم بێتە سەرخەت لەگەڵ ئێرانان ڕێکپێوێ لە پێنجێ نەوتوانێت کارەبا بێن لە هەر شوێ کارەبا بێتە کوردستانەوە کارەبا سێرکڵ ینی دائیریە با بڵێن بەسراوەتەوە بە یەکۆ لە هەر شوێ تەولید ببێ ئەگاتە دوورترین لادەی کوردستان ینی هیچ هینێکی نییە زۆر لەبەرەوە ئەگەر لە ئێرانەوە ئیتیفاق بکرێت کە ئەمە لە دەسەڵاتی ئێمانیە بەڕاستی لە دەسەڵاتی سەروی ئێمە وە ڕوونیشە بۆ ڕوونە چونکە تا 2007 25 مێگا لە 5 هاتووە لە 2007 و کاتە حکوومەتی عراقی با بڵێن ئیتیفاقی لەگەڵ ئێرانە کردو کاتی حکوومەتی عراق بڕی ئیتر حکوومەتی هەرێم نەیتوانی ئەو زۆر باش کاک سعید دەستخۆش دێمەوە کاگازات تێوی کۆمنتێک بڵێ لەسەر خزمەتی ئەو تەرحە جوانی کاک سعید بکەم ئێمە گری دەست بۆ بخێنە دەم یەک حکوومەتی هەرێممانەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەبجەی لەبەر خسوەتێکی تایبەتی کردو بە پارێزگا خسوەتی خەڵکی چیمیاباران مناڵانی ونبوو شەیدان برینداران کە ئێساش کارەبا لە ماڵەکەی ببڕێ ئەبێ کۆچی دوایی بکە چکە بە ئۆکسجینەژی ئۆکسیژە بێ کارەبای لەسەر بێ ئێمە بۆ نەیەین حکوومەتی هەرێم چۆن هەڵەبجەی کردو بە پارێزگا ئەو لە سادەی کاک سعیدەکەم بەر سا 25 و کاک سعید بۆ مالی باوکی نایبا بۆ خزمەتی پرۆسەی کارەبا بۆ شاری هەڵەبجە بۆ ناحەی سینوان بۆ خوڕماڵ بۆ بیارە بۆ دەفەرەکەیە تکایە چۆن من کردو بە پارێزگا بە یاسایەکی تایبەت کە خوشێتەکەم وایە حسابی خوشێتەش بۆ بکە لە سەدا دەی بۆ کاک سعید نا بۆ منیش بۆیە پرسیارەکە لەو ئاستاکە مەسەلەن سلێمانی لەگەڵ هەولێر لەگەڵ هەڵەبجە خصوصیەتی خۆی هەیە من ئەوە باسەکەی تاوتم ئەوەی هەڵەبجەی لێش هیچ نییە اینجا لە سلێمانی کاک سعید قسەکەی جوانە فەرموویە لە سلێمانی معاملی گەورە هەیە لە سادەشی بیتێ ئیسفادەی لەیەکە ئێمە معاملی گەورە نییە هەڵەبجە پێویستی بە بنیەی تەحتیە پێویستی باوکاریە حکوومەتی هەرێم بەڕێز وەزیری کارەبا لە سادەکەین بە 25 برینی تۆ نارم ساڕێژە بێ بەس ئەتوانی کەمێک لە خەمەکان کەمەکات بەسپاس ئەگەر ڕمەڵات کاگازە کاک سعید بڵێ ئەتوێ شتێک بڵێ بەڵێ مایکت نزیکە خستمە شتێ بڵێم ئێمە لەگەڵ جەنابی پارێزگارە چوینە خزمەت جەنابی پارێزگاری سلێمانی و نوێنەری بەڕێز بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانیش لەوێ بوو لە مانگی 11 ساڵی 2021 بوو ئەم تەرحەمان کرد وتمان ئێمە لەگەڵ سلێمانی حەق نییە ماڵجیایی بکەین حەقە بەیەکەوە بتوانین با بڵێن بودجەکەمان تێکەڵکەین بۆی بتوانین کێشەکان و مەساکلەکان هەڵکەین ئەو بەشەی کە کاک
ئازاد فەرمووی بۆ کارگەکان بەکارهێنرێ پارەکەی بە سلێمانیی بە ینی دەوری 250 مێگاوات لە سیادی کارەبا تەرخانەکرێ بۆ کارگەکانی منطقەی دووکان و بازیان و کارگەی ئاسن و چیمەنتۆ و ستیلەکان پارەکەی هەمووی سلێمانی ئەیبا ئێمە ئیتیفاقێکمان لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانیا کرد بەداخەوە بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بە تەواوی ناچێتە ژێرباری ئەمە کە کاگازا دەگەربیری بێ ئێمە لە سا 5 لەو لە ساسەی با بڵێن بەشەکەی سلێمانی ئەبێ بدرێ بە هەڵەبجە و هاوکاری و تەرحەکەی مامەساژ زۆر جوانە کە وەزارەتی ژێ بێچاوی لەوە بێ من با بۆ ویژدانن شتێک بڵێم ئێمە ئەگەر پرۆژەی گەورەمان هەبێ وەکو ئێستا پرۆژەیەکمان دەرەچێت جەنابی پارێزگار و جەنابی کاکشێرکاوە ئاگادارن بای 4 ملیار و خۆی 800 میلیۆن دینار بوو بەس بە 4 ملیار و 200 میلیۆن دینار دەرچووە پرۆژگە لە ماوە بە 4 ملیار دینار لە هەموو هەڵەبجە بە 5 ساڵیش بە پارەی کارەبا و لە ساژ کۆ نابێتەوە یعنی وەزارەت با بڵێن دەعمانەکە بۆ ئەم پرۆژانە ئەو پرۆژەی کە ئێستا پێویستیش بێ زۆر گرنگە حکوومەتی هەرێم جەنابی ئازادیش و کاکشێرکاوەشمان لێ ئاگادار کردووە کەوە بەرهێنان ناتوانرێ بکرێ لەم دەڤەرەی ئێمە ئەگەر وێزگەیەکمان بۆ نەکەنەوە با بڵێن توانای وەرگرتنی کارەبا زیاتر نەکرێت لەم سنوورا و خۆشتە نەزانن وە بەرهێنان زۆر گرنگە هیچ وە بەرهێنەرێکیش بەبێ کارەبا ناتوانێت بیکە زۆر سپاس کاک سەعید دکتۆر ئازاد تەندروستی هاوشانی سێکتەرەکانی تر لێرە زۆر گرنگە بەڕێوەبەرایەتیشی گشتی میلاکاتت داو دەرمانت نەخۆشخانەی کیمیاباران چارەسەری شیمیایی ببوورە بەچی گەیشتونە هەموو ئەوانە ئاسوودەیت لە بەڕێوەبەرایەتەکەت کاکە زەنەجیان سپاس بۆ دکتۆر سپاس بۆ کورسان سپاس بۆ جەنابەت منم بەرنامانە زۆر بە پێویست دەزانم و هەست دەکەم ئەم ناڕەزایەتی خەڵک زۆر بە وازەحی ئەبێ ئێمە خۆمان وەکو حکوومەتی خۆجێی ئەگەر کەم کورتیەکە ئێمە بین دەستنیشانێکین لەم بەرنمەیە و ئەگەر گرفتەکان ئارقەلەکان سەپێنرا و دروستکراو بن زۆر بە وازەحی بەبێ مجاملەکردن بەبێەوەی خاتری کەس بگرم من بە وازەحی ئەڵێم جاگر کاتم بیتێت چونکە ئەزانی بۆ کاکەزانە چونکە مەسئولیەتێکی هەم ئەخلاقی هەم ئیداری هەم دینی هەم نیشتیمانیمان لەسرە ئەبێ ئەم شتانە زۆر بە وازەحی بڵین بە خەڵک خۆ ئەگەر ئێمە خۆشمان ببورین لەوەی کە یان نادیدە بگرین لەوەی کە گرفتەکان چین هاوڵاتی زۆر وشیارترە زۆر چاوتیشترە بە وازەحی بینێ خزمەت گوزاری تەندروستی چۆن چاگەبێ لە 4 ڕەهەند دەتوانم بۆت باسکەم ڕەهەندی یەکەمیان بودجەیە بودجەی ئەم شارە هەر لە قەزاوەکە هاتوین هەمان بودجەیە یعنی ئەو کاتێک کە هەڵەبجە بۆ بە قەزاکەرتی تەندروستی چی هەبووە ئێستش ئەوەی هەیە ئەمە یەک کەمە و ئەوەشی بۆ تەرخانەکە نییە تەرخانکردنەکە تەنها لەسەر وەرەقەیە بۆ نمونە پارساڵ هاندانی کارمەندان هەر لەسەر وەرەقە بوو بودجەی کۆرۆنا هەر لەسەر وەرەقە بوو یعنی کە ئەڵێم لەسەر وەرەقە تەلانەت بەس ڕەزامەندیەکان دێن ئەشیکەی بە چەکەکەش نییە ینی سیولە نییە خۆگەر پێم بڵێ داهاتی سلێمانی کەمە ئێستا ئەبینن لە سایتی شەفافیت زۆر بەوازەحی هەموو ڕۆژێک داتاکان دابەزێ بەڵام کەمە بەشی ئەوە ناکات ساڵانێک بوو لە سەروبەندی کۆتاییاتنی کابینەی هەشتم و سەرەتای کابینەی نوێم نزیکەی 6 ملیار دینار لە سندوقی ژێرپەنجە بووە 6 ملیار هەبووە نەختینە لە بانکی باخان و لە زۆنی سەوز هەمووی بۆ ئەو کەسانە سەرف کراوە کە تووشی سەرەتان بوون لە دووهۆک و لە هەولێر بەڵام ئێستا زۆنی سەوز یا بڵێم ڕاستتر یعنی بڵێم بەڕێوەبەرایەتی گشتە دروستی هەڵەبجە بە واقعی بڵێم مەستە بۆ نمونە هەڵەبجە لە سندوقی ژێرپەنجە 1 دیناری 1 سنتی بۆ سەرف نەکراوە ئەزانی خانوێشی هەڵەبجە ئەگەر گرەیەکی مەم چیە بێ من ناتوانم مامۆگرافیەک دابین کەم کە 4 جار لە 4 وەرزیجیە داوام بەرز کردوێتەوە بۆ سەر و خۆم بۆ ئەوی ئامێرێکم بۆ بکڕن نایکڕن بەڵام ئەبینم لە شوێنی تر داواکاری ئێماڕای و سیتی شەکرێ یعنی ئەوەی کە من نائاسوودە و نامرتاحەکات ئەوەیە کە ئەم نادادیە بینم من ئەگەر لە قسەکانی ئەم بەڕێزانش شتێکم ئیستینتاج کرد ئەوەیە کە کەم و کورتی هەیە لە شوێنی تر نییە ئەم نادادیە بۆ لە پای چی لای تۆ چی هەیە لە شوێنی تر نەبێت بۆ نمونەوە گوتم ئێستا لە سندوقی شێرپەنجە هیچ شتێک سەرف ناکرێت
ڕەهەندی دووەم کە هێزی مرۆیە لای من چی نییە لای خەڵکی تر هەیە بۆ نمونە لای من ئەگەر کارمەندێک دەرچوویەکی دانەمەزرا وەکو کاکەشای نوتی ئەوێت خۆبەخشی بکات لای من خۆبەخشی بکات لای من خۆبەخشی ئەگەر بەرز بکەمەوە ڕەدمێنەوە و پەسەندی ناکەن بەڵام لە دوهۆک 91 کەس تاین کراوە لە سۆران 100 کەس تاین کراوە لە زاخۆ 100 کەس تاین کراوە بەم نزیکانە 30 کەس بۆ سنتەری ئاوات بۆ تیشک لە هەولێر تاین کراوە و هەندێک سەر بەلایەنێکی تاینی ڕسمی بەڵێ بڵێ بوون بە ڕسمی و هەندێک لەم شارەی من هەندێک کەس گرێبەستی بۆ کراوە لە یاخود بە گرێبەست دامەزراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بە فەرمانی نهێنی بۆ لایەنێکی دیاری کراوە لێرەوە بەڵێ ئەم لەم شارەی ئێمە لەسەر و بەڕێوەبەری گشتیەوە لەسەر و وەزیریشەوە باشە لە کاتێکە بۆ من خۆبەخشیش نییە ئەخر ئەم نەعەدالەتیە ناکێت نزیکە دکتۆر ئەم نەعەدالەتی خەڵک بۆیەوە نامورتاحە حەقی خۆیەتی ینی بەڕاستی حەقی خۆیەتی من خاتری کەس ناگرم لەوەی کە بۆ نمونە ئەڵێن دەسەڵاتمان شۆڕ کردوێتەوە تۆزانی من ئێستا بەڕێوەبەرێکی گشتیم ناتوانم کارمەندێک وەرگرم بە خۆبەخش ئەبێ ئەمرەکەی بچێتە هەولێر تەسەور کە کچێک خۆبەخش ینی بۆ خۆبەخش ینی هاتووە هەر ئێوێ فێرخوازێک بێ ئیشەکەی لەبیر نەچێتەوە بۆی بچێتە ئەهلیەک ئیش بکە ناتوانانی ئەمە دەسەڵات شۆڕکردنەوە لەوەی کە بۆ نمونە هەندێک بەڕێوەبەرایەتی بۆ نمونە لە دهۆک بە ئەمری پارێزگارەکەی ئەتوانێت خواردن و خواردنەوەکان لە مەرزەکانەوە داخڵکە بەس من ناتوانم ئەبێ بگەڕێتەوە بۆ هەولێر بۆ نمونە شتێکی زۆر خۆش بە هەروەکو شتێکی خۆشیش بۆتان باسکەم من وەکو بەڕێوەبەری گشتی ڕۆژێکیان لیژنێکی تەحقیقیم لەسەر دروستکرا حاکمێکی بەڕێز بەڕێوەبەرێکی گشتی و چەند دەرمانسازێک هاتن تاوانەکەم چی بوو بەرکەوتەیەکی چەکی کیمیاوی لە 15 کە ناپاڵم بەر ئەم شارە ئەکەوێ بریندارە بێ ئێستا لە جێگایە براکەی هەموو جارێک سۆندەی میزی بۆ دانێ ئەم کوڕە هەموو جارێ بە ئیسعافێک ئێمە ئامان هێنا و یعنی خەستەخانەکەی ئێوە کرد خۆی هادووتی دکتۆر ئازاد بۆم ئەوە بکە بۆم سرف بکە بۆی من لە ماڵەوە بۆ خۆم داینم ئەم لیژنە تەحقیقیە لەسەر ئەساسیەوە هاتبوو کە من دەسەڵاتم نییە 30 سۆندەی میز بدەم بە نەخۆشێک جا خۆشیەکەشی ئەوە بوو 30 سۆندەی میز بەڵێ خۆشیەکەی ئەوە بوو هەر سۆندەیەک بای 30 سنت بوو سی 9 دۆلاریە کرد ئەو لیژنەی کە 9 دۆلار بەڵێ ئەو لیژنەی کە لەسەر من گیرا بوو لە هایکرێز لە ئوتێل هایکرێز لە سلێمانی دابەزی بوون 600,000 تێچ بوو ئیفادەکەیان یعنی ئەم شتانە ئەبینی ڕەهەندی سێمت پێ بڵێم چۆن خزمەتگوزاری تەندروستی بەهێزەکەی نەخۆشخانە و ئەو فەرمانگانەیە ئەو بینایانەیەکە کە خزمەتی خەڵکەکات با من پێت بڵێم ژێرخانی تەندروستی لە ڕووی بیناوە لەم شار تۆ بە ئاشکرا هەستەکەی کە سزا ئەدرێ بەڕێوەبەراتی گشتەکە نەک سزا بێگومان شتێکی زۆر نامەنتیقیە من هەستەکەم ئەو برادرانە دۆستایەتی ئێمە ناکەن ئەزانی چونکە ئەگەر دۆستت بێ بۆ نمونە نەخۆشخانەی کیمیاباران 13 ساڵە تەواو نەبووە دە کتابیشم کردووە کاکە ئەم کۆمپانیانە بخەلەی سیرەشەوە بیخەرەلی سیڕەشەوە خاتریانەگرن ئەگەر کۆمپانیایکی فەقیر بۆ ئێستا لە سزنا بوو کۆمپانیای جێبەجێکارەکە مقاولەکەیان یاخود سەرۆکی مفەوەزیە ئەو کۆمپانیایە بەڵام لەبەرەوەی کە خاتریانەگرن ئەو کۆمپانیایە تا ئێستا 13 ساڵە نەخۆشخانەیەک تەواو نەکەی ئێستا مەسعەدەکانی وەستاون بە قەرز بە فەرز بەملا بەولا تا بەڕێوە بین هەندێک ڕێکخراویش لەم سەروبەندی 16 سێە هەندێک کەس بۆ نمونە ئاراستە ئەکرێن خۆیان بەوە دایانێن کە خزمەتگوزاری یاخود داکۆکاری مافی بەرکەوتوانن بە ئەلفێکیش ناتوانن بڵێن ئەو کۆمپانیایە بۆ ئەو نەخۆشخانەیە ڕادەست ناکە ئەزانی بۆ نمونە ئێمە ئامێرێکی ئێماڕایمان هەبوو نزیکەی دەمانگ بوو ئەم شارە هەمووی ئەچووە سلێمانی و ئەچوو ئەهلیەکان 4 دەفتەریان بۆ سرف ناکرد بۆ کۆمپانیاکە بەس ئەبینم یەک ئۆڤەرپاس لە دهۆک دروست دەکرێت بە 4 ملیار یەک شیترت پێ بڵێم خاڵی چوارەم ڕەهەندی چوارەم ئەم کۆمەکە یاخود ئەم پاڵپشتیە دەرەکیانەیە نێودەوڵەتیانەیە کە دێنە شارەکەمان ینی بەمە تەندروستی بەهێزە بێ کاکەزانە
WHO ڕێکخراوێکی جیهانیە W ینی وڵ تێگەی ینی جیهانی لێرە بە لۆکاڵی کراوە لە هەولێرەوە ئاراستە ئەکرێن من بە داتا پێتەڵێم لە خۆمە قسە ناکەم ئەم داتایانە هەمووی مەسئولم لێ بۆ نمونە بۆ سلێمانی 1.5 ملیۆن دلار صرف کراوە لە WHO بۆ هەولێر 2.5 ملیۆن بۆ دهۆک 5 ملیۆن بۆ هەڵەبجە 1 سنت بەڵێ بۆ آخر من لەوە تێناگەم ینی هەڵەبجە خەڵکی تیاناژی هەڵەبجات هەموو بەرکەوتێکی کیمیاوی پمپێکی لە گیرفانایە تێگەی هاوڕێیەتی بۆ ئەوەی کە هەناسەی تون بوو بەکاری بێنێ هیچ کەسێک لەم کوردستانی ئێمە هەمومان یەکسەردانی نەخۆشخانە ناکا بە ئیجباری بەس بەرکەوتە هەموو جارێک یعنی ئێمە یەک کەسی ئێمە مقابلی 12 کەسی سلێمانی و دۆک و هەولێرە بەڵام سەیری بودجەکەمان کە تا ئێستا نەخۆشخانەی بەرکەوتانی چی کیمیایی بودجەی ساڵی 2022 بۆ سەرف نەکراوە کۆمپانیاکان بە قەرز لێمان هێناون ئەوەشی کە هەیە ئێستا کەوتونەتەوەی سپاس بۆ بەڕێز وەزیری دارایی خۆی هاتوتە سەرخەت ئەوێت ئەو کێشەیە حەلکات بۆ ئەوەی کە ئێستا ئەم نەخۆشخانەی هەموو دەرمانت هەیە لە بەردەستکات دکتۆر ئەزانی بەچی دا و دەرمانەکەمارۆدانەی کە بەو گەمارۆدانە لازم لە خۆمەوە چوومە جەوێکەوە کە ئێرە هەر دیسان بە موامەرەیەکی لەسەر بێ بەڕاستی ئەو هەموو سنتێک سەرف نەکرێ بۆ پارێزگاگە بێت چی من بۆیە لە ڕێکخراوی ناحکومیش من بۆیە ئێستا ئەم شتانە بە بەڕێزت بڵێن خەمەکان پێویستەکە لەسەر شاشەکان لە ڕاگەیانەکان و دەسەڵاتی چوارم بگاتە سەر و خۆمان بەڵام ئێستا سپاس بۆ خۆ سپاس بۆ ڕێکخراوە ناحکومیەکان و سپاس بۆ لە ئێستای وڵاتی فەڕەنسا پێشووتر وڵاتی ئەڵمانیا کە دامی ئەو نەخۆشخانەیە کرد نەمان هێشتۆ بەرکەوتەی کیمیایی بڵێ دەرمان نییە بۆمان هێناوە ئێستا توان خۆتان بڕۆن یان بەرکەوتوەکان بدوێنن بزانن دەرمانیان هەیەیاننا بەڵام ئەوەی کە ئەکەوێت ئەستۆی حکوومەتی هێرێم بۆ هەڵەبجە وەگوتم ڕادستکردنی نەخۆشخانەکە و پێداویستی و بودجە زۆر کەم تەرخەمە ئەشتوانم بڵێم بە مقارنەتەن یەکسەر ئەزانی وازح ئەم شتە دەستی لە پشتە ینی شتێکە خەڵک لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و دی یارمەتی هەڵەبجەدا لێرە دەست هەیە بەڵێ زۆر شتێکی خۆشت پێ بڵێم کتابێک لەسەر خۆمانەوە هاتووە نابێت بە هیچ جۆرێک عیلاقە لەگەڵ ئەو شوێنانە ببەستن بۆ نمونەت قۆنسڵەکان سەفیرەکان هەمووی لە ڕێگەی خۆمانەوە بێت کاکە لە ڕێگەی خۆتەوە بێ بە سەرچاو ئەگەر بە دادپەروەریدا بەش یەکەیت ئێمە زۆر وازح ئەتوانین لیژنەمان لەسەر گیراوە لەبەرەوەی قونسڵی چیک هۆڵێکی لە دایکبوونی بۆ نەخۆشخانەی بیارە کردووە تعینات بۆ ئێمە ئێستا بۆ نمونە وەگوتم ئەو ریزە تعیناتم خوێندەوە بۆ هەولێر و بۆ شوێنەکانی تر کراوە بەس بۆ هەڵەبجە 130 کەسمان داوا کردووە ئێستا نازانم ئەو 130 کەسە دوو هەفتە لەوە پێش لە سنتەری ئاوات ناوەکان گەڕاونەتەوە بۆ ئەوەی من تەسلیمی ئەنجومەنی ڕاژە ئەکرێت و بیری لەکەنەوە بۆ ئەوەی ئێمە بە داتابیس بێ بۆ ئەوەی ئەوان کە ئەڵێم بە تەسکێ بێت لە شوێنێکی دیاریکراوە لیستێکی بۆ ئەڕات بەبێ هیچ یەک و دوویەک بەبێ ئەوەی هیچ کەس مێشێک میوانی بێ ناوەکانەوە کە باسی شیمیایەکەین ئەکسەریەتی ئەوەی کە ما بێتۆش ئەوەی کە کەسوکاری بەدەست کۆمەڵک نەخۆشیەوە ئەناڵێنی ئەمە حاڵی تەندروستەکەی بێ وڵای بمزانی وایە لە ڕێگەوبان و شارەوانی هەر پرسیارم ناکرد کاگازات ئەم گەمارۆیە بۆ بەڕاستی ینی خەڵک جاران ئەهات قامی بەربارانە کرد ئەهات نازێکی ئەکرد بەسەر سەرۆکی شارەوانیە بەسەر کارەبایە بەسەر ئێستا ئێوە خۆتان چێناستان هەڵەگرێ بەڕاستی ئەم گەمارۆیە ینی دکتۆر ئازاد بەڕێوەبەرێکی گشتیە لە حزوری محافظ و دوو جێگر و دوو بەڕێوەبەری گشتی ترە و بەرامبەر هەزاران خەڵک ئەمە ئەڵێ ئەمەر ئەگەر گەمارۆیەک نەبێ و وەڵام من بەس ماوە چاوەڕێەوە کەم ناپاڵمی تریشتان پێوەێن بە هەڵەبجەوەی تر هەر ئەوە ماوە بەڕاستی ئەی لەوە زیاتر چی ئەنی بەڕاستی بۆ کاگازات کاکزانە من کە سەرەتا قسەیەک کرد باسی خسوەتی هەڵەبجەم کرد بڵێ ئەم خسوەتە ئەبێ لە لای حکوومەتی هێرێم ڕەچاو بکرێت بۆ بەیانی حکوومەتی هێرێم وەسعی ئابووری باشە ئەڵێ من عقارەکەمەوە بۆ هەموو زەویە کە 200 متر بێ عقاری بەمێ ئێمە لە هەموو هەورامان 200 مترم دەست ناکەوێ واتە ئەبێ ئەو خسوەتی هەورامانم بۆ ڕەچاو بکە هەڵەبجە پارێزگاکەی کشت و کاڵیە و سیاحیە سێ جۆر زەویمانەیە کاکەزانا و ئازاد زەویێکی باو باپیرانی خۆیانیان هەیە ئەوە مڵکی خۆیەتی حکوومەتی هێرێم وزارەتی زەراعی زەوی خۆی هەیە مڵکی خۆیەتی ما باقی زەوی هی وزارەتی داراییە تۆ ئەتەوێت سایلۆیە بکەی لە هەڵەبجە
ئەڵێ من 2 ملیۆن دلار و زەویەکەکەم بە سایلۆ بۆ وەڵەبجە ئەخر ئەم محافەزەیە سایلۆتیان نیە، ئەم محافەزەیە خەزانیتیان نیە، ئەم محافەزەیە ناوچەی پیشەزازیتیان نیە کێ بێوێ بیکاتەوە من لەکوێ زەوی بۆ بێنم خۆ منە بێ و زەوی زەراعی بۆ بێنم چۆنی فرازەکرێ بڕۆم زەوی دارایی بۆ بێنم چۆن ئەماتێ ئێ منتیقەی هەڵەبجەش لە ڕووی دیموگرافی و کشت و کاڵیە لە ڕووی دیموگرافی و سیاحیە ئەبێ حکوومەتی هەرێم حسابی ئەم خصوصیتە بکات ئەم خصوصیتە چییە؟ هەڵەبجە بە یاسایەکی تایبەتی بۆ بە پارێزگا دەست خۆش ئیحسان و بیت تەمام مەم کە بە پارێزگا و هەواڵە بەخوا بکەی مەم کە بە پارێزگا و جێمبێڵی مەم کە بە پارێزگا و بە تاقانەی بمێڵیتەوە کەسوکاری شەیدان هەندێک زەوی وەرگرتووە ێ با بە لاڵەبجا تۆ 200 مەتری بە کەسوکاری شەیدان دڵی پێخۆشە ێ خۆبایی 30 وەرەقەیە خۆبایی 30 دەفتەر نییە بای چل وەرەقەیە خۆبایی چل دەفتەر نییە یعنی تۆ ناکرێ حکوومەتی هەرێم بڵێ ئەوە بۆ 500 ماڵی کەسوکاری شەیدان 500 پاچە زەوی بۆ لە سلێمانی ئەکرێ مەسەن بۆ لە هەولێرەکرێ بۆ لە دووەگەکرێ بۆ لە شوێنچکەکرێ خۆ زەوی هەڵەبجە بە حکمیەوەی کە چەپەکە ئیشی کەمتیایە حرەکەی بازرگانی نییە زەویە گەی بە ماڵێکی شەی 30 وەرەقەیەکە چل وەرەقەیەکە بۆیە بەڕاستی ئەبێ حکوومەتی هێرم چۆن منی کردەوە پارێزگا جێی دەستخۆشیە ئاوەدانە کردوێتەوە جامیعی تایە مەحەدی تایە دووسایدیە پارک هەیە و ژیان هەیە فەن هەیە پێکەنین هەیە بەڵام هەڵەبجە خصوصیەتی تایبەتی هەیە مرۆڤێک هەڵامەتێتی مرۆڤێکیش نەخۆشیێکی درێژخایانی هەیە چارەسەری نەخۆشی درێژخایان دووسێ جۆر بەکارێنانی حەبە دووسێ جەر بەکارێنانی شروبە و ڕۆژانە بێ لەگەڵ یا بژی ئێمە نەخۆشیەکەمان درێژخایانە تکایە لەگەڵ قەیرانی دارایی لەگەڵ ئیشکالمان لەگەڵ حکومەتی عێراقی ناوەند لەگەڵ نەبوونی بجە ئەبێ هەڵەبجە ئەو سێتە لە بەرچاو بگیرێ جا حکومەتیشێ ئەوە نیە بەڵێ جا حکومەت ئەم کابینەیە کابینەیەکی کەیە کابینەی زەردە سەوزە شینە مۆرە سپیە هەرچی هێزێکی سیاسیە ئەبێ لەسەر هەڵەبجە بۆ فراکسیۆنەکان لەسەر هەڵەبجە یەکدەنگن ئێ بۆ کابینەکان یەکدەنگ نابن بۆ حکوومەت یەکدەنگ نابێ ینی ئێسانی هەڵەبجە تۆ ئەو ژمارەی کە کاگازەر باسیکە لە دامەزاندن دەستی خۆش بۆ زاخۆ دەستی خۆش بۆ سۆران دەستی خۆش بۆ دووەک ئێ هەڵەبجە شارە شوێنە مەوایە جوگرافیایە تۆ وەرە 500 کەس بۆ من دامەزرێنە بەیانی بڕیارێک بە تۆرە ئەو 31 ملیارەی کە بۆ پردی تۆ خود دەرچۆ و مەقاولەکە وەری گرتۆ ئەوە ماوە پاچی لێبا خەبواری جێبەجێکردنەوە تۆرە بۆ کەسوکاری شەیدانێکی 200 متر زەوی بە تۆرە یاسایەکی ڕوون بۆ مناڵانی ونبوو دابنێ بۆی کەیەنەوە مەساتەکەی زیاترە تراژیدەکەی زیاترە من کۆمنتێکم بینی پردێک چاکرابوو لە یەکی ئەمڕۆ لە قەڵاتزێ یەکێک نووسی بوو توخوا پردەکەی توەقوت تەواوکەن هیچ نەبێت لە بەردڵی کاگازا زۆر باسیەکە ساڵێک دۆستمە بۆ چێنێرم کاکشێ ئەم تاریخەم بۆ ڕاستکەرەوە ساڵێک و نزیک بە 6 مانگە پردی تۆقوت تەواو بووە دراوە بە تەندەرین پارەکەی حازرە 31 ملیارە بۆ دایکەن بۆ جێبەجێ ناکەن ینی بەڕاستی بەعزێ ئیش سەرشەوق بۆ خۆیان دروستەکەن بۆ یەتکای حکوومەت هێرم کردم و بە پارێزگا لایەنە سیاسەکان فراکسۆنەکان دەستان خۆش پارێزگابوونی هەڵەبجە یەک ڕنگ نییە هی یەک دەنگنی فراکسۆن یەک نییە هەموویەتی ئێوەرە حسانبی تەمام لەگەڵم وەرە 500 کەسم بۆ دامەزێنە وەرە زەوین بەسەر کەسوکاری شەیدا بۆ دانێ وەرە هەڵەبجە سایلۆی نییە هەڵەبجە خەزانی نییە کوشتارگەیەکمان نییە ئەو کەسەیەت ئەمیشەکات مەڕۆ زەوی بیتێ لە هانەژاڵە فەقیرە بچێ بۆ لای درۆڵە زەوی ئێمە لە بینی سیروان هەڵەبجە لە بینی هەڵەبجە خوورماڵ لە بینی خوورماڵ شارە زور بۆ ئەوەی ئەو سوپاری لەکە و خەڵکیش بۆیە بەڕاستی هەڵەبجە خصوصیەتی جوملەم هەڵەبجە خصوصیەتی تایبەتی هەیە حکوومەتی هێرێم ڕەچاوی ئەم خصوصیەتەکە یەک ناکەین بە دوو یەک ناکەین بە دوو ئەگەر ڕەچاوی ئەم خصوصیەتە نەکە سوپاس کاک شاهین تاکەی بەو شوێ بەردەوامە بن ئەمە هاوارێکی زۆر مەدەنیانەی زۆر هەڵەبجەیانەیە هاوارێک کە لێکتان هەستاوە ئێمە لە ڕێگەی کورساتەوە بۆ تانەگوازینەوە بەڕاستی منەرەوەی ناولێنەوەی لەوە دەرچووە تاکەی هاوارێکی هاواریان ئێمە دیارە لەگەڵ ئەو برادرانە زۆر هاوارمان کردو وەرە هاواریش بەردەوامە بین وە خۆیڵێ هاواریەکان ئێمە هاوارەکەین بەدەم داواکاری شارەکەمانەگەین بەلایانی بەرپرسان بەڕاستی لایەنی بەرپرسانی زۆر جار حکوومەتی هەرێم یەن دڵمان خۆشەکەن بەڵام دوایی بە دڵ ناخۆشی بە جەمانە هێڵن بۆ نمونە ئێمە لە کاکاو کاگازات و برادرانە ئەزانمەوەی لە مفرش لەژنەیەکی ئەنجومەنی وەزیرانات بۆ مەسلەی میلاکاوت و پێداویستی ئەم شارەوانە چەند ڕۆژە لەگەڵ ئێمە دانیشتن زۆربەی بەڕێوەبەرگشتی و بەڕێوەبەرەکانیان بینی تەمەنامان کرد بتوان نیوەی ئەوەمان بۆ جێبەجێ بکەن کە داوامان کردووە هەر باسی نەما لە دوای ئەوە لژنەیەکی کە داوایان کردین لە وەزارەتی پلاندانە ئەم 26 خاڵمان نابوو بە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانیای بە وەزارەتی پلاندانان
ئێمە بەندە و دوو برای بەڕێزم کاکامەران و محەممەد فەتاح هەردووکیان بەڕێوەبەری ڕۆشنبیری و بەڕێوەبەری شەیدان ڕۆشتین دوو کۆبنەوەمان لەسەر کرد کە میلاکاتمانە پێویستەکانمان قسە بەردەمیان کە ناردیانە بۆ ئەنجومەنی وەزیران و هەتا ئیسە هیچ وەڵامی نییە. یعنی بەڕاستی ئێمە دایمە هاوارمانە دایمە داواکاریمان هەیە پێشنیارمان هەیە داوا ئەکەین پێویستەکانمان بۆ پڕکەنەوە بەڵام وەک پێی جوابمان نادرێتەوە. زۆر باشە کاک شێخکاوە لە شانزەی سێچی بە خەڵکەڵێن کە بەو شێوێ بڕۆ. وەڵام من پێشەوەی ئەوە باسکەم ئەڵێم هاوار ئیسپادی نەماوە هاوار هیچ ئیسپادەیەکی نییە ئەگەر هەر هاوار بکەین دڵنیا بە ساڵێکی کە ئەم وەختە کە شانزەی سەی 2024ش وەزعەکەمان لەمە خراپترە چونکە ئەو خاڵانەی کە ئێستا باسیەکەین هیچی ناچێتە بواری جێبەجێکردن چونکە کەس نەگوێمان لێگرێن نەگوێ بۆ بڕیارەکانی خۆیان نەگرێ وەک لە پێشترا باسم کرد لەبەرەوە پێویستە چارەسەرێکی بنەڕەتی ئێمە دابنین. بەڕای من ئەگەر ئەم برا بەڕێزانە ئەم پێشنیارە بە هەند وەرگرن ڕایشتە طبعاً ئەشکرێ ڕەدیکەنەوە لە 100% ئێمە بە لە منەوە لە خۆمەوە ئەتوانم بڵێم یەکەم کەس کە ناوی خۆم بنووسم تا سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکان قایم قام بەڕێوەبەری ناحیەکان سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان چونکە من ئەگەر دەرفەتم بیت دوایی باسەکەم هۆکاری ئەمە چییە کە واڵێم هۆکاری ئەو نادادیە یا با بڵێن ئەو نادادیە کە من باسیەکەم بە بەڵگەوە توانم هەمووی باسکەم هەر بڕۆ بۆ سایتی حکوومەتی هەرێمی کوردستان باسی میلاک بخوێنەرۆ کە میلاک بۆ فڵانە دائیرە و فڵانە شوێندا دانراوە هەر پێرێ لە وەزارەتی ناوخۆ میلاکیان بۆ یەکێک لە بەڕێوەبەرایەتیەکان داناوە بۆ هەولێر دوهۆک سلێمانی هەڵەبجە هیچ سفریان بۆ داناوە ئەمە ئەو دایرەی کە ئەوان سفریان بۆ داناوە تازە ئیستیحداس کراوەتە لە هەمویان زیاتری پێویستە لەبەرەوە بەڕای من ئێمە هەمومان ئەو خاڵانی جەناوی پارێزگار باسی کرد بە مەرزی سازانیشەوە بەلاری نەبوونێکی حکوومەتەوە بیکەینە یاداشتێک هەمومان واژووی بکەین نزیکەی 50 بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەر و قایم قام و مدیر ناحیە و جێگرانی پارێزگار هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەموومان واژووی بکەین تا 16 سێ یا تا 15 سێ ئەم داواکاریانەمان جێبەجێ نەکرێ هەموومان دەست لە کار بکێشینەوە بە شێوەیەکی گشتی کە تا خەڵکی ئێمە تەحملی ئیتر ئەوەنە هاوار و ئەوەنە قسە ناکە ئەوەنە ئێمە شت بگەێنین و ئەوان گوێ بگرن و گوێگرتنەکەشیان دوای چارەسەرە بێ بەڕای من ئەگەر چارەسەریش نەکرا ئێمە واجبی خۆمان جێبەجێ کردووە گەیاندوومان تەجێی خۆی لەمە زیاتر تەحملی ئەو مەسئولیەتە نەکەین کە دراوەتە سەر شانمان وەکو جەناوی پارێزگار باسی کرد کە بە تەنها جێمان بێڵن تەنها ئەرکەکەیان ناوە بەسەرمانە نە بودجەیەکە خەنە بەردەسێ ئەو بودجەشی کە هەیە لەبەر نەبوونی نەختینە هۆکاری نەبوونی نەختینە چیە لە پارێزگای هەڵەبجە تەنها بڕیاردانیەوێ بەڕێوەبەرایەتی گومرگ دروستکە کە فەرمانی 4 ساڵە دەرچووە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە هەیە نەختینەکەی لە بری ئەوەی بێتە بانقی هەڵەبجە ئەچێتە بانقی سلێمانی مەرزی پشتە ئەچێتە ئیدارەی گەرمیان مەرزی تەوێڵە ئەچێتە گەنجینەکانی سلێمانی معقولە گەنجینەی هەڵەبجە 2 ملیۆن دینار نەختینەی تێچووە لە ڕۆژێکە 2 ملیۆن دینار بەشی نەسرەی تەندروستی بەتەنها ناکات نەک دایرەکانی لەبەرەوە من ئەڵێم حکوومەتی هەرێم تەنها هەڵەبجە وەکو کەسایەتێکی سیرکا کە فەوجێکی بۆ دروستەکە کە میلاکی بۆ ئەنێ 500 کەسی بۆ تەعین کاکە میلاکی ئەو 500 کەسە نیوەی ئەو فەوجەیە کە تەشکیلەکە چونکە ئەوانی کە بەگرێ بەس دامەزێن میلاکێکی کەمی یا با بڵێن بودجەیەکی کەمی ئەوێت تاوەکو ئەوەی کە فەوجێ بۆ کەسایەتیە دروستەکە لە ماوەی 9 ساڵە نەوتوانیوە بەقەدەر کەسایەتیەک میلاک بۆ پارێزگایەک دابینکەی ئەمە ناوەنێکی جگە پەرایخستن نەبێت. سپاس کاک سەید حەکیم دوا سەرنجی بەڕێستان. بەڵێ وەڵام من ئەوە ناڵێم بە تەنیا گیان هێشتوین طبعاً بەڕاستیاڵم بە تەنیا گیان هێشتوین من ئێستا من حەزەکەم بە جەناب بڵێ معنی گەڕێکێک لە هەڵەبجە زۆرم لایسە من داواکاری بەس تەنها داوای چاوڕێژم لە منەکەن ناتوانم چاوڕێژێ بکەم بۆ کۆڵانێک یعنی کە تۆ نتوانی چاوڕێژێ بکەی کە شتێکی زۆر سادە و زۆر بەسیتە ئیتر نازانم داوای چیتر بکەم. سپاس کاک سەعید زۆر سپاس. وەڵام من هەر ئەوە ئەڵێمەوە جاریشکە هەموو خەڵکی کوردستان بەعام مستاقیەوە نییە کە لەم ساڵی 2020ەکانە با بڵێن هێشتا معاناتی بوونی کارەبای هەبێ
یعنی کێشەی کارەبا بەڕاستی کێشەیەکی شێرپەنجەیی هەموو کوردستانە پێویستە بۆ هەموو شارەکان چارەسەر بکرێ یعنی کێشەیەکە چەند ساڵێکی زۆرە حکوومەت یارێم نەیتوانی و چارەسەری بکە ئەمە خەلێکی گەورەیە پێویستە ئێمە ژۆک هەموو شارەکانی کە دەنگهەڵ بڕین پێویستە حکوومەت یارێم ئەم کێشەیە چارەسەرکە بەنسبەت خۆشمانەوە کۆڵەبجە ئێمە هەندێک مشکیلە هەیە بەڕاستی لە کارەبا ڕوئەیە خەڵکەکە وا ئەزانێ با بڵێن خەتای ئێمەیە ئەو بۆن منە شتێکی پێڵێن ئەندەر فریکوێنسی ئەمە لە هەموو وێزگەیەکا هەیە کە تۆ لە وێزگەی کاڕووە بەڕاستی وەزارەتی کارەبا کێشەکانی با بڵێن کێشە هونەریەکانی واهیە کە ناتوانێت بۆ خەڵکی ڕوون بکاتەوە ئێستا بۆ نمونە غاز لە چەند شەماڵ کەمی کرد کە غاز کەمەکە لە وێزگەیەکی بەرهەمێنان کێشە ڕووە فرۆشین ئێستا ئەنی حکوومەتی هەرێم بە شانازیە و نوێنەرایەتەکانی لە دنیا ئاڵێن ئێمە کارەبا بە مووسڵە فرۆشین بە فلان شوێنە فرۆشین بۆی خەڵگەوە ناچێتە بێشتی کاڵێ بورن کە غاز کەمی کردویان سوتەمانی کەمی کردو بۆ بورانی ئەوە قسەکەی جەناب و تەواوە من وتەبێژی حکوومەت نیم یا وتەبێژی وەزارەتی کارەبانیم دیفاع لەو حاڵەتە بکەمە و وتەبێژی کارەبا هەیە وتوانە خۆی دیفاع لە حاڵەتی خۆی کە من بەس باسی هەڵەبجەو بۆ بکەم کاتێکە لە شوێنێک غاز کەمە بێتەوە کاتێک محەتەیەک کێشەیەکی تێکەوێ ئەو محەتە کێشە تێکەوتنە لە تاسلوجە تێکەوێتەوە لە هەڵەبجە ڕەنگایاتەوە ینی کارەباکە و کەمەکە تۆش وەکو ئەعلام ناتوانانی ئەمە بە زووی بۆ خەڵک ڕوون بکەیتەوە وازانی کێشەکە کێشەیەکیەوەیە شۆرت شەوی وایە شۆرتێک ڕوویاوە لە ڕێگەی بینی سەیسا هەڵەبجەیە لێرە بۆ هەورامان لە سیوسێ کارڕوە تۆ ناتوانانی ئەمە هەموو بۆ خەڵک ڕوون بکەیتەوە ئەجین وەکو کارەبا بەڕاستی تایبەتمەندێتی خۆی هەیە وەکوتم هەمووی بەیەکەوە بەسراوە ئێمە ژۆک و هەڵەبجە یەکداوا لە حکوومەتی هێرێمەکەین ئەم کێشەیە ئیتر بنبڕ بکە بۆ جارێکی کە وا باز نەکرێتەوە تەنها کێشە هونەریەکان سپاس دەکەم دکتۆر دوا سەرنجی خۆتم پێ بڵێ وەڵاهی من لە کۆتایی ئاڵێم مەسەلەن ئێستا تەندروستی ئەگەر بودجەی بۆ دابین نەکەی کەسی بۆ تعین نەکەی ژێرخانی تەندروستیەکەی ئێمال بکەیت و لێپرسینەوە لە کەس نەکەی لە پای کەم تەرخەمیەکانی و هەروەها نەهێڵیت لە دەرەوەش هیچ سەپۆرتێک وەربگرێ یاخود کۆمەکێک وەرگێ بەڕای من ئەگەر هیپۆقراتیش بی کە باوکی زانستی پزیشکیە ناتوانانی ئیدارەیە مۆزعبی من زۆر بە وازەحی پێت بڵێم سیناریۆکە زۆر وازەحە سینارستەکەش دیارە ئەو کارکتەرانش کە ئەیانەوێ سواری شەپۆلی ناڕەزایی خەڵک بن وازەح دیارە لەبەرەوە ئەیانەوێ مسجێک بگدەن کە ئێمەمانان یاخود بە تایبەتی حیزبەکەمان ناتوانێت ئیدارەی ئەم منتیقەیە بدا من پێم وتی ئەم شتانە هەمووی لە تەندروستی لە کارەبا لەو لە هەمووی بگریتەوە هیچ کارکتەرێک ناتوانێت ئیدارە و حکومداری بکات زۆر سپاس بۆ دکتۆر ئازاد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە سپاس بۆ کاک سعید بەڕێوەبەری گشتی کارەبای هەڵەبجە سپاس بۆ کاک سید حەچوو سەرۆکی شارەوانی هەڵەبجە سپاس بۆ کاک شێخکاوە جێگری پارێزگار بۆ کاک شاهین جێگری پارێزگار بۆ دوزار بۆ کاک ئازاد پارێزگاری هەڵەبجە سپاس 2016 بوو ئێمە هاتین ژمارەیەک چالاکوان و ئەوانەی کە زۆر لە پڕ بوون لە دۆخی هەڵەبجە گفتوگۆمان لەگەڵ کردن هەمان ئەو قسانەی ئێستای بەڕێوەبەرە گشتەکانیان کرد ئێستا دۆخەکە گەیشتە شوێنێک کە پارێزگار و جێگرە بەڕێزەکانی و بەڕێوەبەرە گشتێک بەڕێزەکانی کە دڵنیام ئەوانی تریش کە کاک شێخکاوە وتی بادەست لە کارپێشینەوە معاناتەکانیان زیاترە ڕەنگە لەو میوان دۆستی و مؤدەبی و ئەو کولتورە جوانی لە هەڵەبجە هەیە بەو شێوەیە ڕەخنەکانیان و هاوارەکانیان و نیگەرانەکانیان لە ڕێگەی شاشی کورساتەوە بگێنن ئەجینا ڕەنگە ئێستا دڵیان زۆر پڕتر و زۆر گەرمتر بێ ئەمە بابەتێکی مێدیاییە بەڵاستی بەڵام بابەتێکی زۆر ئینسانیە بابەتێکی زۆر نیشتیمانیە و بابەتێکی زۆر نەتەوەیە وەکوی لە سەرەتاوتم موالید هەشتاوەشتەکان بوون بە پێشمەرگە و شەهیدیش بوون ئەوەش معاناتەکانی هەڵەبجێ ئەو معاناتەکانی بەڕێوەبەری گشتی تەندروستیە ئەوەی پارێزگار و سەرۆکی شارەوانی و کارەبا و جێگرەکانێتی ئێمە لێرە بەخواتان ئەسپێرین ڕەهەندیش کۆتایی هات بە هیوای ئەوەین لە 16 تەنها چەند قەرارێک نەقەرار چەند قەرارێکی کۆنی چەند ساڵی خۆتان جێبەجێکەن لە بشارە خواتانەکە